هەر لە پێغەمبەری خواشەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەو سۆز و بەزەی و ڕەحمەتە دابەزیەوە بۆ سەر هاوڵان تەڵەبەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی پێغەمبەری خوا و یارانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەزای خۆی پەروەردگارێن لەسەر بێت ئەوانیش لە ناو یەکتردا زۆر بە ڕەحم و سۆز و بەزەیی بوون. خی گەورە میهرەبان لە وەسفیاندا دەفەرمێت محەممەد ڕەسوول الله محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر و نێردراوی خوایە والذین معه أشداء على الكفار آوانشي يارو هاولي أو محمدا عليه الصلاة والسلام أشداء على الكفار تندن لسر بباوران رحماء بينهم زور برحم سوز مهربان برانبر بيكتر لنا يكتر دا زور برحمن بهم استأبينين زور بي مسلمانان بنا ومسلمان ڕک بێتەوانە بۆتەوە بەرامبەر بە بێباوەڕان زۆر زەلیلە زۆر خۆی بە بچووکە زانێ یعنی هیواتێتی بەس لاساییان کاتەوە بەس شوێنیان کەوێ بۆی تۆزێک خۆی وا دەرخەمە ها معنە موسەقەفە ها معنە ڕۆشنبیرە وا ئەزانی ڕۆشنبیری و زیرەکی و بەتوانایی ئەم لە شوێنکەوتنی بۆ بێباوەڕانە نەک توندی لەسەر بێباوەڕان زۆر خۆی بە زەلیل و بچووکە زانێ بەرامبەر بە بێباوەڕان بەڵام بەرامبەر بە مسلمانان زۆر خۆی بە کەسێکی زۆر متەکەبیرە خۆی زۆر بە گەورە ئەزانێ پۆز دێدا بەسەریاندا ئەوان بە نەفام و جاهیل زانی خۆی بە زانە ڕەگعکس بۆتەوە بەڵام هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وانە بوون خوای پەروەردگار ئەوە داوای لە ئێمە ناکات داوا لە ئێمە ئەکات بەرامبەر بە بێباوەڕان توند بین خۆمان بە شانازی بە نەفسی خۆمانەوە بکەین شانازی بە دینەکەمانەوە بکەین بەرامبەر بە بێباوەڕان دینەکەی خۆمان لا گەورە بێت بەڵام بەرامبەر بە مسلمانان خۆمان بە بچووک بزانین متەواضع بین خزمەتکاریان بین نەک خۆمان بە ئاغا و کوێخایان بزانین و ئەوانش بە خزمەتکاری خۆمان بۆیە خوای گەورە فەرمێت ئەشیداء عەلە الکفار هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توندن لەسەر بێباوەڕان ڕوحەماء بەینەهم لە ناو یەکتردا بەرامبەر بە یەکتری زۆر بە ڕەحم و بە سۆز و بەزەین